لە ڕاستیە ئێمە ئەمڕۆ وەکو ڕێکخراوی ئاشتی و ئازادی لە چوارچێوەی کارەکانی کۆڕبەندی کۆمەڵایەتی کوردستان لەگەڵ لێژنەی ڕۆشنبیری و کۆمەلگای مەدەنی پەرلەمانی کوردستان کۆبینەوە. مەبەستی سەرەکی کۆبنەوەکەمان لە ڕاستیە ڕادەستکردنی دەرئەنجامی کارەکانی هەڵمەتی نیشتیمانی پاڵپشتی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو ڕێکخراوی ئاشتی و ئازادی لە چوارچێوەی کارەکانی کۆڕبەندی کۆمەڵایەتی کوردستان و گروپەکانی پاڵپشتی میدیا و ئازادی ڕادەربڕین کە لە چەندین ڕێکخرا و ڕۆژنامەنووس و چالاگوان پێکهاتوون بە مەبەستی پاڵپشتیکردنی ئازادی ڕادەربڕین هەڵمەتێکمان بە ناوی هەڵمەتی نیشتیمانی پاڵپشتی لە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان پێش 2 ساڵ ڕاگەیان. لەو چوارچێوەیەدا ئەمڕۆ زیاتر لە 15,000 ئیمزامان لەسەر ئاستی هەموو شار و شارۆچکەکانی کوردستان کە پێشتر لە ماوەی ئەم 2 ساڵە کۆکرابەوە لە پاڵ ئەوەشدا کە چەندین چالاکی تر بۆ پاڵپشتی لە ئازادی ڕادەربڕین بەڕێوە چوو ڕادەستی لێژنەی ڕۆشنبیری و کۆمەلگای مەدەنی کرد. ئەمەی دەخوێنمەوە دەقی یاداشنامەکەیە کە ڕادەستی لێژنەی ڕۆشنبیری و کۆمەلگای مەدەنی پەرلەمانی کوردستانمان کردووە. هەڵمەتی نیشتیمانی لە ئازادی ڕادەبڕین لە هەرێمی کوردستان یاداشنامەیەک بۆ بەڕێزان لە پەرلەمانی کوردستان، ئەنجومەنی وەزیران، ئەنجومەنی دادوەری و دەستەی سەربەخۆی مافەکانی مرۆڤ، وەزارەتی داد، سەرۆکایەتی داواکاری گشتی. سەرڕای ئەوەی لە هەرێمی کوردستان ژمارەیەک یاسا هەن کە ڕەوشی ئازادی ڕادەبڕن ڕێک دەخەن، بە تایبەت یاساکانی وەک یاسای کاری ڕۆژنامەوانی، یاسای مافی بەدەستێنانی زانیاری، یاسای ڕێخستنی خۆپیشاندان. بەڵام ڕەوشی ئازادی ڕادەبڕین لە پاشەکشەدایە. ئێمە کە لە خوارەوە واژومان کردووە داوا دەکەین هەرچی زووە پەلە بکرێت لە پاراستن و پتەوکردنی ئازادی ڕادەربڕین بە شێوەیەکی گشتی. داواکاریەکانمان یەک پەلە بکرێت لە جێبەجێکردنی یاسای مافی گەیشتن بە زانیاری و ڕێنماییەکان لە ڕۆژنامەی وەقایعی کوردستان بڵاو بکرێتەوە کە بەپێی زانیاریەکانی ئێمە ڕێنماییەکان دەرچووە بۆ جێبەجێکردنی یاساکە، بەڵام تا بە ئێستا ئیرادەیەکی سیاسی ڕێگرە لە بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی وەقایعی کوردستان. یاسای خۆپیشاندان بە شێوەیەک هەموار بکرێتەوە کە گونجاو بێت لەگەڵ پێوەرە نێودەوڵەتیەکان بەپێی ئەو داتانی لە بەردەستی ئێمەیە. بەشێک لە بەرپرسە ئیداریەکان مۆڵەت نادەن بە خۆپیشاندان، بۆیە داوا دەکەین کە خۆپیشاندان لە مۆڵەتەوە بکرێ بە ئاگدارکردنەوە. تۆمەتبارانی پێشەرکاریەکانی ئازادی ڕادەبڕین بە زووترین کات بدرێنە دادگا و دیاردەی هەڵاتن لە سزا بنبەر بکرێت. ئێمە لە کاتێک کە ئەم یاداشتە ڕادستی سەرۆکاتی پەرلەمان دەکەین کە ئێمە یادی ڕۆژی جیهانی ئازادی کاری ڕۆژنامەوانی دەکەینەوە. بەداخەوە لە هەرێمی کوردستان تۆمەتبارانی کەیسەکانی ئازادی ڕادەربڕین تا بە ئێستا لە دەرەوەی یاسادان. ڕێنمایی ڕێخستنی فریکوێنسی سپیس هەڵبۆشێتەوە و لە چوارچێوەی یاسادا مافیکردنەوەی رادیۆ و تیڤی ڕێک بخرێت کە تێیدا سنووردانانی کە تێیدا دەزوەردانی دەستگا ئەمنیەکان لەسەر بنەمای وەلائی سیاسی چارەسەر بکرێت. ئێمە ئەمڕۆ لەگەڵ برادرانمان لە لیژنەی ڕۆشنبیری بەشێک لە برادرەکانمان پێشوازیمان کرد لە ڕێکخراوی ئاشتی و ئازادی و کۆڕبەندی کۆمەڵایەتی کە یاداشتێکیان پێەیە و کۆمەڵێک واژۆیان پێوە. ئێمە یاداشتەکانمان لێ وەرگرتوون و بەیانی کاتژمێر 11 لیژنەی ڕۆشنبیری و کۆمەڵی مەدەنی کۆبوونەوەی هەیە لەگەڵ برادرەکانمان لە لیژنەی ڕۆشنبیری و کۆمەڵی مەدەنی مناقەشەیەکەکەین و دواتر بە نووسراوێکی ڕسمی ئاراستەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیەکەین. بێگومان ئێمە لە لیژنەی ڕۆشنبیری و کۆمەڵی مەدەنی جەخت لەسەر پاراستنی ئازادیەکان لە هەرێمی کوردستان و ئازادی ڕادەربڕین ئەەکەینەوە و بێگومان لە خولەکانی ڕابردوش لە پەرلەمانی کوردستان کۆمەڵێک یاسا دەرچووە وەکو یاسای ڕێخستنی خۆپیشاندان و یاسای مافی بەدەستێنانی زانیاری و یاسای ڕۆژنامەگەری. بەڵام بێگومان لەم بوارەشدا کەلێن و کەلەبەر هەیە بە تایبەت ئێمە لە لیژنەکەمان هەوڵەدەین لە وەرزی داهات و کار بکەین بۆ ئەوەی پرۆژە یاسایەک پێشکەش بکەین تایبەت بە بواری میدیای ئەلکترۆنی و ڕێخستنی بواری ڕاگەیاندن کەناڵەکانی ڕاگەیاندن کە خۆشیان لە یاداشتەکەیان ئاماژە پێدا. ئێمە پشتیوانی لە هەموو هەوڵێکەکەین بە ئاراستەی
زمینە سازی زیاتر بۆ ئازادی ڕادەبرین و فراهەمکردنی ئازادیەکانی ڕادەربڕین بۆیە یاداشتەکەمان لێوەرگتن و ئەکید لە کۆبوونەوەی خۆماندا مناقەشەکەین و ئاراستەی دەستەی سەرۆکاتی پەرلەمانیان زۆر سپاس. ئێمە جەخت لەسەر ئەوە ئەکەینەوە ئەبێ لە هەرێمی کوردستان یاسا سەروەر بێ و هەر کەسێک پێشەیلی یاسا بکە ئەبێ بگیرێت و ئەوانەی کە ئازادی ڕۆژنامەگەری پێشێل ئەەکەن و ئەوانی تاوان بەرامبەر بە ڕۆژنامە نووسان ئەەکەن ئەبێ لە چوارچێوەی یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان سزای یاسایی خۆیان بدرێن بۆ ئێمە جەخت لەسەر ئەوەکەینەوە کە هەموو ئەوانەی کە تۆمەتبارن بە پێشێلکردنی ئازادی ڕادەربڕین و تۆمەتبارن بە دەستێژیکردن بۆ سەر ڕۆژنامە نووسان و ئەبێ سزای یاسایی خۆیان وەربگرن لە چوارچێوەی یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان مامەڵەیەکی یاساییان لەگەڵ بکرێت.